وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لزنجيرە باسی یاددا گەیشتینە بەشی سێیەم لە باسی پەیام بۆ ژن و مێردێک کە دەیانەوێت لە ژیانی هاوسەریدا بەختەوەر بن. ژیانی هاوسەری خاڵی بەهێزی بۆ بەختەوەربوون بگرە زۆر بنچینەیی بریتیە لەوەی کەوا ژن و مێرد بەردەوام چاویان لەسەر قیامەت بێ. کاتێکەوە ژن دەیەوێت پێشبڕچێ بکات لەگەڵ پیاوەکەیدا، تەنها چاوی لەسەر قیامەتە. پێخۆشەکەوە ئەویش لەگەڵ پیاواندا هاوشان بێ. ئەمڕۆ زۆربەی ئافرەتان، بەشێکی زۆر لە ئافرەتان ڕێکخراو پێکدێنن، پەیڕە و پرۆگرامیان هەیە، ڕاگەیاندنیان هەیە، کاریان ئەوەیە ئێمەش دەبێت لەگەڵ پیاودا یەکسان بین لە هەموو بوارەکانی ژیاندا، کە بەداخەوە ئەو هەڵەیەکی گەورەیە. هەروەها شکستێکی گەورە بە دووی خۆیدا دێنێ لە بواری ژیانی کچ، لە بواری ژیانی هاوسەر کاتێک ئافرەتێک شوو دەکا. چونکە ژن ئەگەر یەکسان بێت لەگەڵ پیاودا لە هەموو شتێکا یەکسانیکەی، ئەوە زۆر هێزێکی کوشندە دێنی چەکوشێک لەسەری ئافرەت دەدەی و دەیکوژی. چونکە خوای پەروەردگار ئەلعەدلە، شەریعەتەکەی ئەلعەدلە، ئەرکی هەیە و مافی هەیە. ئەگەر یەکسانی ببێ، یەکسانی تەواو لە نێوانی ژن و پیاودا لە هەموو شتێکا یەکسان بن، وەڵڵاهی ژن دەفەوتێ، پیاو قازانجێتی. بەڵام خوای ئەرحەم الراحیمین کە ئەلعەدلە، دادگەرە، هەم مافی پیاوەکەی پاراستووە، هەم مافی ژنەکەی پاراستووە. بەتایبەت ئافرەتانی ناسک کە وەکو شوشەوان، ریفقەن بیلقەواریر، ئاگاتان لە ئافرەتان بێ، ئاگاتان لە خێزانتان بێ، وەکو شوشەوان با نشکێن، بۆ ئەوەی کەوا ئافرەتی ناسک ڕۆڵی دایکایەتی ببینێ، ڕۆڵی دروستکردنی ئینسان ببینێ، کە گەورەترین کار لەسەر زەویدا ئەوەیە مرۆڤ پەروەردە بکەی، دایک بێ. دایکێکی بەمانە دایک و ڕاستەقینە بێ، لێی گەڕێ پیاو با خزمەتکار بێ و لە دەرەوە بۆی پەیداکا و ئەمیش لە ماڵەوە بە ئەرکی دایکایەتی خۆی هەستێ. وەگەر ئەو کاتانش پێویستی کرد لەسەر حیسابی مێرد و منداڵەکانی زۆر نەکەوت، ئافرەتیش لە بوارە پێویستەکانی ژیانی دنیادا کە لەو بوارەدا پیاو ناتوانێت پڕی کاتەوە، بە جلوبەرگی شەرعی و داپۆشرا و عەبا و حەیا و حورمەتەوە دەتوانێت چەکاری خۆشی بکات. بەڵام ئەوەی کەوا بەلای ئێمەوە گرنگەوە لەم زنجیرە باسی یادی ژن و مێردەکانی دەخینەوە ئەوەیە، وەژیادی ژن و پیاوەکانی بەگشتی دەخینەوە ئەوەیە، بە هەمومان چاومان لەسەر قیامەت بێ. وەڵڵاهی با پێشبڕکێ بکەین لەسەر بەدەستهێنانی ڕەزامەندی خوا و بەهەشتی بەرین. بەخوا دنیا هەر کۆتایی پێدێ. وەڵڵاهی هەرچی گرفتمانە هەر هەمووی لەوەدا کۆبۆتەوە، ئێمە تەنها ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا دەبینین. هەمومان وامان لێ هاتووە، هەموو هەوڵ و تێکۆشانێکمان، هەموو خەباتێکمان لە پێناوی ئەوەدایە ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا زۆرتر خۆشکەین و زۆرتر شتی تێدا بەدەست بێنین. بەڵام بەخوا دنیا بە هەر شێوازێک بێت تێدەپەڕێ. ئێمە دەمانەوێت ژیانی دنیامان خۆش بێ، ئێمە دەمانەوێت ژیانی دنیامان جوان و ڕازاوە بێ. بەویستی خوای گەورە ئەو سەریشمان بە هەشتی جوان و ڕازاوە بێ. ناڵین و دنیا واز لێبێنین. بەڵام ئەگەر کەوتینە پێشبڕکێ، با بەس لەسەر قیامەت پێشبڕکەی باش بکەین. بۆیە دەچینە خزمەت فەرموودەیەک کە ئیمامی تەبەری لە تەفسیرەکەیدا لە جامیع البەیاندا بە ژمارەی 3151 هێناوێتی دەفەرمێ: جابری کوڕی عەبدوڵڵا ئەم حەدیسەمان بۆ دەژێڕێتەوە. دەفەرمێ لە خزمەت پێغەمبەرا دانیشت بووین لەگەڵ کۆمەڵێک لە یار و هاوڵانی پایەبەرز و خۆشەویستیدا. ئیذ ئەقبەلەت ئیمرەئەتون، ئافرەتێک هات. ئافرەتەکە هات حتى قامت عند رسول الله صلى الله عليه وسلم، لدورەوە نەوەستا، هاتە پێشەوە حتى لە خزمەت رسول الله صلى الله عليه وسلم وەستا. ثم قالت، پاشان کەوتە قسەکردن، دوای سڵاوکردن، وتی: یا رسول الله أنا وافدة النساء،
ئەی ڕەسوولی خوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من نوێنەری ئافرەتانم ئیلەیک تایبەت ناردویانم بۆ خزمەت جەنابەت من نوێنەری کۆمەڵک ئافرەتی زۆرم هەمویان ناردویانم کەوا پەیامەکەیان بە بەڕێزت بگەێنم إن الله رب الرجال والنساء شتێکی ئاشکرایە کە پەروەردگارمان الله سبحانه وتعالى خوا و پەروەردگاری پیاوان و ژنانە و ئادەم ئەبو الرجال والنساء ئادەمیش باوکی پیاوان و ژنانە و حەوا الرجال و النساء دایە حەواش دایکی هەموو پیاوانە و دایکی هەموو ئافرەتانە وأنت بعثك رسولا إلى النساء والرجال تۆش خوای پەروەردگار ناردووی بۆ بەڕەحمەت بۆ هەموو ژنان و هەموو پیاوان یعنی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لای جەنابت و لای ئێمە و لای هاوەڵانت و لای تەواوی ژنان و پیاوانی ئیسلام چەسپاوە سەلماوە هیچ گومانمان لەوەدا نییە ژن و پیا و خوایان یەکە کە الله سبحانه وتعالى پێغەمبەری ئەمان یەکە کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم دایک و باوکمان یەکە کە ئادەم و حەوایە هیچ جیاوازیمان نییە بەڵام ثم الرجال إذا خرجوا في سبيل الله وقتلوا فهم أحياء عند ربهم فرحين بەڵام پیاوانی ئێمە مێردەکانمان کاتێک کەوا دەڕۆن بۆ بەرەکانی جەنگ برایەکانمان دەڕۆن بۆ بەرەکانی جەنگ کوڕەکانمان دەڕۆن بۆ بەرەکانی جەنگ کە پیاوان و نێرەکانن ئەوانە دەڕۆن لە پێناوی خوای پەروەردگاردا بۆ ئەوەی کەوا لەمپەرەکانی بەردەم گەیاندنی ڕەحمەتی ئیسلام بەگە دنیا لابەرن لەمپەرەکان لابەرن یان بەرگری بکەن لە هێرشی دوژمنان کە هێرش دەکەنە سەر دەوڵەتی ئیسلام هێرش دەکەنە سەر مەدینە سەر کەرامەتی مسلمانان بەوەی ئەم کیانە لە ناو نەچێ دیفاع لە خۆمان دەکەین ئەم پیاوانەمان هەیە مێردە هەیە کوڕە هەیە برایە قوتیلو ئەوانە دەکوژرێن ئەوانە شەهید دەبن لە پێناوی خوادا ئەوانە کاتێک کەوا شەهید دەبن و دەکوژرێن لە پێناوی خوای پەروەردگاردا فهم أحياء عند ربهم فرحين دەگەن بە پلەیەکی هەر بەرز ئەوانە لە لای پەروەردگاریان زیندون عند ربهم دەگەنە حزوری خوای رب العالمین لەوێ زۆر فەریحین زۆر دڵخۆشن دەگەنە دڵخۆشی هەتا هەتایی کە دڵناڕەحەتی بەدوادانایە بەڵام ئێمە چی ونحن نحبس عليهم ونخدمهم ئێمەش دەبێت بە دیار منداڵەکانیەوە دانیشین بە دیار منداڵەکانیانەوە دانیشین واتەگەر ژن بین ئەبێ بە دیار منداڵەکانی مێردەکەمانەوە لە دوای شەهیدبوونی دانیشین و هەتی و باری بکەین هەروەها ئەگەر خوشک بین پشتمان دەشتێ ئەگەر دایک بین جەرگ سوتاو دەبین و هەتا زیندون لە ماڵەوە خزمەتیان دەکەین هاوکاریان دەبین نانیان بۆ حازر دەکەین جلیان بۆ دەشۆین خزمەتیان دەکەین فهل لنا من الأجر شيء ئەوەی ئێمە بەلامانەوە گرنگە ئەوەیە تۆ بڵێ ئێمەش ئەجرێکمان دەستکەوێ هیچ ئەجرێکمان دەست دەکەوێ ئێمە لە ماڵەوە لە ئەمن و ئەمانداین ئەوان دەچنە بەرەی جەنگ ئێمە جەستەمان ساغا ئەوان بریندار دەکرێن خوێنیان لەبەر دەڕوا شەهید دەکرێن ئەوان دەچنەوە بارگای خوای پەروەردگاری خۆیان و لە نزیک خوای پەروەردگاردان و هەروەها فەریحین زۆر خۆشحاڵن قەت ناڕەحەتی نابیننەوە ئەی ئێمە چیمان بۆ هەیە ئێمە هیچ ئەجر و پاداشتێکمان ئەگە بچووکیش بێبەر دەکەوێ ئێمە گرنگەکە ئەوەی بەلامانەوە خەفەل لەوە دەخۆین تۆ بڵێ ئێمەش وەکوان ئەجرێکمان دەستکەوێ بابەتەکە باسی قیامەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی اقرأی النساء السلام فەرمووی دەستان خۆش بێ یعنی وا لێ دەخوێندرێتەوە دەستان خۆش بێ ئەی ئافرەتانی خەمخۆر و ژیر و تێگەیشتو کە ئافرەتانێک تۆیان ئافرەتێکی عاقڵ و بە ئەدەب و ژیر و زمان ڕەوان بە ئاشکرا و بەڕوونی بە ئەدەب و حرمەت و بە بەڵگەوە باسی مافەکانی خۆتان و باسی چاوبڕینە قیامەت و داواکردنی پاداشتی خواتان کرد لە لای منەوە تۆش سڵاوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگەێنەوە بەو ئافرەتانی دەستە خوش کرد کە تۆ نوێنەری ئەوانی وقولی لەهن یەک دیاڕیان پێ بڵێ ئەمەیان پێ بڵێ إن طاعة الزوج واعترافا لحقه يعدل ذلك وقليل منكن يفعله فەرمووی گوێڕایەڵی مێردەکەتان هەر ژنێک کەوا مێردی هەیە گوێڕایەڵی مێردەکەی بێ واعترافا لحقه ودان بنێ بە مافەکەیدا جاری وا هەیە
ناتوانێت وەکو پێویست ئەو مافانەی کەوا مێردەکەی لە سەدێتی جێبەجێیکە ئەو کاتە ئاعترافەن لحەقی بە زمانێکی شیرین بە ئامێزێکی گەرم بڵێ پیاوە کە داوای لێبوردنت لێ دەکەم واللهی تۆ مافل لەسەرمە واللهی ئەوەی خوا فەرزی کردووە لەسرم لە مافی تۆ دەیخەمە سەر چاوان بەڵام واللهی ناتوانم هەر ئەوەندەم بۆ دەگونجێت تکایە لێم ببوورە تکایە دەستبارم بە هاوکارم بە هەر ژنێک ئەوا بکە بە کردار ئەوەی لە توانایدا بوو گوێڕایاڵی مێردەکەی بێ دڵی مێردەکەی خۆشکە دەرونی ئارامکە مافی خۆی پێ بدە ئەگەر نەیتوانی لە توانایدا نەبوو جەستەی نەخۆش بوو دڵ ناڕەحەتیەکی هەبوو کاروباری زۆر بەسەردا کەوتبووەوە ئاعترافەن لحەقی نەڵێ تۆ چی و من چم حەقی چی لەسرم هەیە کە من بۆ کردووی نابڵێ بەخوا حەق لەسەرمە واللهی خۆزگە بم توانایە تەواو خزمەتت بکەم بەڵام هەر ئەوەندە لە دەسەڵات مایە تۆ شایەنی زیاتری ئەو زمانە شیرینە بەرامبەر بە مێردەکەی بەکار بێنێ ئەوە دڵنیابن یعدیل ذالکە ئەوە وەکو ئەو وایە چوو بێتە بەرەی جەنگ و جیهاد بۆ بڵاوکردنەوەی ڕەحمەتی ئیسلام لابردنی لە پەرەکان بەرگری لە ئیسلام و مسلمانان و هەروەها شەهید بوو بێ ئەو ئەجرەی وەکو ئەو پیاوە شەهیدانە بۆ دەنووسرێ وقلیل منکن یفعله بەڵام بەداخەوە بەخوا کەمن لە ئێوە کە بتوانن ئەو پاداشتە گەورە بەدەست بێنن پاداشتی چوونە جەنگ و جیهاد لە پێناوی ئیسلام و پاداشتی شەهید بوون و گەیشتن بە لیقای خوای پەروەردگار و خۆشحاڵ بوونی هەتا هەتای لە بەهشتی نەبڕاو لە بەرزەکانی بەهشتا بەس بە ئەوەندە گوێڕایەڵی مێردەکەت بە دان بە مافەکانی دابنێ جا گوێڕایەڵی مێردەکەت بە مەبەستمە ئەوە نییە کۆی لێبی واللهی گوێڕایەڵی مێرد دەتکا بە سەرۆکی مێرد ئەتکا بە ئاغای مێرد چەند جوان وتراوە المەرئەة الوەفیە تحكم زوجها وهي تطيعه ئافرەتی وەفادار ئافرەتێک کە وەفا بەو حەق و مافە دەکا کەوا مێردەکەی هەیەی بۆی جێبەجێ دەکا کە نەیتوانی عوزری بۆ دێنێتەوە واللهی ئەدەفەرمون ئەو ئافرەتە ئەوە فەرمان بەسەر مێردەکەیدا دەکا مێردەکەی دێنێتە ژێرباری خۆی ئەبێتە ئاغای مێردەکەی لە کاتێکیشا بەکردار گوێڕایەڵی مێردەکەی کردووە بەخوا ئەو ئافرەتە مێردەکەی لە خۆی دەکا بە دوژمن کە دەیەوێت ئاغا بێ بەسەر مێردەکەیەوە زەلەندە بێ و زاڵ بێ بەسەر مێردەکەیەوە خۆی فەڕستکە خۆی دەکوژێ ئەوە ژیانی هاوسەری دەکوژێ مێردەکەشی لە ناو دەبە ئافرەتێک کە بە گوێڕایەڵی و بە زمانی شیرین و بە کردداری جوان گوێڕایەڵی مێردەکەی دەکا و لە سنووری شەرعدا مافەکانی جێبەجێ دەکا عوزری بۆ دێنێتەوە لەوەی کە نەیتوانیوە هەندێ مافی وەکو پێویست بداتێ ئەو کاتە بەم کردارە جوانانەی مێردەکەی دەکا بە گوێڕایەڵی خۆی هەروەها ئافرەت ئەگەر بێوێ بەهشتی بێ ئەگەر بێوێ ژیانی دنیای خۆش بێ خير نساء ركبن الإبل صالح نساء قريش أحناه على ولد في صغره ورعى على زوج في ذات يده باشترين ئافرەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ باشترین ئافرەت ئەو ئافرەتانن کەوا قوڕیشین ئافرەتە چاکەکانی قوڕیش دوو سیفەتیان هەیە کە باشترین ئافرەتن ئەویش ئەوەیە زۆر دایکێکی میهرەبانن لە کاتێکا کۆرپیان هەیە بەڕاستی بە دەوری دایکایەتی هەڵدەستن بەڕاستی منداڵ لە ئامێزیاندا دەحەسێتەوە دەوری دایکایەتی دەبینن هەروەها کاتێک کە مێرد دەستکورت و هەژار بوو زۆر چاودێری مێردەکەیان دەکەن مەسرفی زیادی پێ ناکەن کەمێکی ماڵەکە قەناعەتی پێ دەکەن و کەم زۆر دەکەن زۆر کەم ناکەنەوە مێرد تووشی قەرز و قیز ناکەن لە لای خەڵک باسی ناکەن بڵێ مێردەکەم هەژارە و ناتوانێت پێداویستیەکانمان دابین کە شتمان بۆ بکڕێ دکتۆر مستەفا زەڵمی پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی زانای پایەبەرزی کورد خوای گەورە لە ئێمە شولەویش خۆشی و ڕەحمەتی خوای لێبێ لە کاروانی ژیانمدا لە ژیاننامەکەیدا دەفەرمێ لام وایە هیچ شتێلەوە جوانتر نییە ژن و مێرد هاوبەشی ژیان بن لە بوون و نەبووندا لە خۆشی و ناخۆشیدا بە جۆرێکی وا کە هیچ کەس لە دەرەوە بە کێشە و نهێنیان نەزانێ ژیانی ژن و مێردایەتی وەکو کۆمپانیایەک وایە دەزمایەکەی خۆشەویستی و ڕێزی یەکگرتنە دەزمایەکەی خۆشەویستی و ڕێزی یەکگرتنە قازانجەکەشی ئاسوودەی دڵ و کامەرانی و خۆشبەختیە ئای چوشەیەکی جوانەمەی دکتۆر مستەفا زەڵمی کۆمپانیایەک ئەبێ پارەی هەبێ ئێستا دیوتە مەگەوەگەم کۆمپانیانیم سەردەمەی پارەی خەڵکی دێنێ وەختیاڵەن وڵات تەقیەوە فڵان کەس ئەوەندە سەدان دەفتەر دۆلاری خەڵکی برد ئەوە دەستبڕە کۆمپانیای ڕاستەقینە کە خاوەنی پرۆژە و کار بێ ئەبێ سەرمایەی هەبێ ئەبێ دەزمایەی هەبێ
دەزمایەکەی چییە؟ پارەیە، دینارە، دۆلارە، جۆرەکانی دراوی هەیە. ئەگە پارەیەکی ئەستوری نەبێ، ڕەسیدی بانقی نەبێ، هەر مۆڵەتی کۆمپانیای نادرێتێ. ئەمجا ئەم پارەیە بەرهەمی دەبێت، لەم پارەیە زۆر شتی گەورەی پێدەکرێت و ساڵ بۆ ساڵ ڕەسیدی بانقەکەی زیاد دەکات و بەرهەمەکەی بریتە لە زیادبوونی پارەکانی. ئەفەرمە ژیانی ژن و مێردایەتی ئەو کۆمپانیایە. دوو کەس بڕیاریان داوە بە یەکەوە بژین عەقدی زەواجیان بەپێی شەریعەتی خی پەروەردگار مۆر کردووە بە ئامادەبوونی باوک و کەس و کار و دایک و شاهیدانی بەڕێز و خەڵک ئاگای لێتی بە حەڵاڵی بە شەریعەت بەیەگەیشتون. کۆمپانیاکەیان سەرمایەکی هەیە، سەرمایەی ژن و پیا و پارە نییە، بریتە لە ڕێز لە یەکگرتن هەروەها خۆشەویستی. ئەم دوو جۆر دراوەیان هەیە، دینار و دۆلاریان بریتە لە ڕێز و خۆشەویستی بۆ یەکتر. ئەگەر ئەم سەرمایەیان هەبوو، قازانجەکەیان چییە؟ قازانجەکەیان ڕۆژ بە ڕۆژ بریتە لە ئاسوودەی دڵ و کامەرانی خۆشببختی، ژیانێکی زۆر ئاسوودە و بێکێشە پڕ لە کامەرانی خۆشببختی بەسەر دەبن. ئەوە قازانجەکەیانە. بەڵام بەخوا ژن بەس ڕێزی یەک نەگرن، ژن و مێ ڕێزی یەکتر نەگرن، خۆشەویستیان لە نێواندا نەبێ، واللهی ئەوانە ئەگەر هەموو پارەی دنیایان هەبێ، هەموو ڤێلای دنیایان هەبێ، هەموو باخی دنیایان هەبێ، ژنەکە هەموو لەشی ئاڵتون و زێڕ بێ، دڵنیا بن کامەرانی و خۆشی ناودڵ و ئاسوودەی ژیانیان بەنسیب نابێ، چونکە دەزمایەکان نییە، قازانجەکەشیان نابێ. هەروەها دکتۆر مستەفا زەڵمی دەفەرمێ هەر ژن و مێردێک لەسەر بنەمای بەرژەوەندی مادی بەیەکەوە کۆ ببنەوە، ئەوە ژیانیان تاڵ و چاواشە دەبێت. نمونەیەکی ژیانی خۆی دێنێتەوە کاتێکەوە لە گرانیەکە لە سەرەتای چلەکان و ئەوانەدا شەکریان نەبووە، نیو کیلۆ شەکریان هەبووە، دەڵێ ئەو نیو کیلۆ شەکرە مەلاژن خاتوونی خێزانم زۆر بە سەلیقە و بە قەدر و حرمەتەوە لەبەر پاراستنی کەسایەتی من کە نەڵێن مامۆستا هیچی نییە لە ماڵەوە، شەکرەکەی دێنا، ئەفەرمێ شەکرەکەی دێنا لە شەکردانێکی کردبوو، لا دێیە میوانمان زۆر دێ، کاتێکەوە میوانەکانمان دەهاتن شەکرەکەی بۆ دادەنان، کاتێک کە میوانەکە دەڕۆی بۆی خۆمان و منداڵەکان نەیخۆین هەڵی دەگرتەوە بۆ خۆمان چامان بە مێوژەوە دەخواردەوە، مێوژمان دەخوارد لە زیاتی شەکر. ئەمە بەس بۆ ئەوەی کەوا مێردەکەی لە لای میوانەکان نەڵێ وەڵا مامۆستا شەکری پێ نەکردەوە بەخوا نیمانە و دەستکا بە کڕوزانەوە، کارێکی وای نەکرد لەو کاتی گرانیەدا کە شەکرێک لە ناو مەجلیسی چاخواردنەوەی خێزانیدا میوانەکاندا با نەبوونیمان پێوە دیار نەبێ، خۆمان مێوش بەکاردێنین بەڵام لای خەڵکی باسی ناکەین و لەبەر چاوی میوانەکەمان داوا دەنوێنین کە هەموو شتەکانمان ڕێک و پێکەیە. ئەمە بەرهەمی ژنی چاکە. الزواج الناجح يعني أن تعتبر الكوارث مجرد حوادث لا العكس. هاوسەرگیری سەرکەوتووی نێوان ژن و مێرد بەوە دەبێ کەوا کارساتەکان بەخوا ماڵ وەکو زەوی وایە، سام زەویە بوومە لەرزە ڕووی تێدەکا، ئاگر ڕووی تێدەکا، بورکان ڕووی تێدەکا، فەیەزانات ڕووی تێدەکا، لافاو ڕووی تێدەکا، ئەم سەرزەویە چۆن ئەم کاریسانە ڕووی تێدەکا، جەنگ و شەڕ ڕووی تێدەکا، وەکو وڵاتێک وایە هەمووی معڕەزە توش ببی، ماڵیش ئەو وڵاتە بچکۆلەیە، ئەو زەویە بچکۆلەیە، کارەسات ڕووی تێدەکا، ماڵیش ژیانی ژن و مێردایەتیش تووشی کارەسات دەبێ. بەڵام ژن و مێردی سەرکەوتوو کارەساتەکان وەکو ڕووداوێک تەماشا دەکەن، کاکە ڕووداوێک هاتووە چەند ڕۆژێک تەحملی بکە، ڕۆژێک دوو ڕۆژ هەفتەیە تەحملی بکە تێدەپەڕێ، کۆتایی پێدێ، نەک ڕووداوێکی بچووک هێندە لەبەر چاویان گەورە دەبێت دەیکەنە کارەساتێک. ینی زۆر جار ژن و مێرد گەیشتونە تەلاق پەنا بەخوای پەروەردگار، وەڵڵەهی یەک ڕووداوی بچووک بوو هەر بە سەعاتێک لەبیر دەکرا، بە ڕۆژێک قسەی لەسەر نەکرا کۆتایی پێدەهات کەچی گەورە کرا، ئەم ڕووداوە بچووکەی ژیانی هاوسەری بوو بە کارەساتێکی ماڵوێران کرد. ژن و مێردی سەرکەوتوو کارەسات کە چەند گەورەیە دەیکەنەوە ڕووداوێکی ئاسایی ڕۆژانە و بە ئیعتیادی وەری دەگرن، بەڵام ژن و مێردی ناحاڵی ڕووداوێکی بچکۆلە دەکەن یەک کارەساتی گەورە ماڵەکانی پێوێران دەکەن. هەروەها ژن و مێردی سەرکەوتوو ئەوەن غیرەیان لە یەکتر هەیە بەڵام دڵیان پیس نییە بەرامبەر یەکتر. ئەنەس دەفەرمێ وترا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی هیچ ژنێکی مەدینەیی نییە، پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو 10 ساڵەی لە مەدینە بوو تا وەفاتی کرد هیچ ئافرەتێکی مەدینەیی نەخواست. فەرمووی ئین فیهم لغیرة شەدیدە، لەبەرەوەی ئافرەتانی مەدینەیی غیرەیان زۆر بەهێزە، یعنی زۆر غیرەیان بەرامبەر بە مێرد بەهێزە. منیش ئافرەت دێ بۆ لام پرسیارم لێ دەکات پێغەمبەری خوام
سەردانی خەڵک دەکەم ئافرەت لەسەر ڕێگا دەمۆستێن و پرسیارێکم لێ دەکات دەی ئەم هاوسەرانم ئەگەر ئەوەندە غیرەی بەهێز بێ واللهی تووشی دڵپیسیەک دەبێت لە دواییدا بۆ دڵپیسیەوە ژیانی هاوسەریمان تێک دەچێت و خۆی تووشی نەخۆشی دەرونی دەبێت و لە ئەنجامدا بەیەکەوە ناگونجین ئیدارە ناکەین بۆیە وتراوە غیرەة المەرأة مفتاح طلاقها غیرەی زۆر بەهێز و کوشندەی ژن ئەوە کلیلی تەلاقێتی ئاخری دەیگەێنێتە تەلاق چونکە تووشی دڵپیسی دەبێت ژنی چاک ئەلا ئوخبیڕکم بینیسائیکم من ئەهلی الجەنە پێتان بڵێم چه ئافرەتێک لە ئێوە ئەهلی بەهەشتە سێ خاڵی هەیە سێ نیشانەی هەیە ئەلوەدود زۆر میهرەبان و دڵنەرمن زۆر میهرەبان و دڵنەرمە کاتێکەوە لەگەڵ مێردەکەیدا دەژی زۆر بەبەزەیە زۆر میهرەبانە زۆر دڵناسکە ئەلوەدود زۆر حەزی بە منداڵبوون و دایکێکی میهرەبان دەبێت دوای منداڵبوون ئەلعەود کە لە ڕق نییە کە شتێک قسەیەکی پێوترا لەبیر نەچێتەوە چەند ڕۆژ لە جێگادا بکەوێ قسە لەگەڵ مێرد نەکا لەگەڵی نەخەوێت نا کە لە ڕق نییە زوو دەگەڕێتەوە بۆ لای مێردەکەی و زوو گەرنی ئازادەکا و زوو کێشەکان کۆتایی پێدێنێ ئەوە ئافرەتی بەهەشتیە مامۆستا مەلاغەریبی پێنجووینی خوای گەورە پایداری کە مامۆستا مەلاغەریبی پێنجوێنی لە کتێبەکەی خۆیدا لە دیوانە شعرەکەی هەنسک و هیوادا لە لاپەڕەی سێنزەدا دەفەرمێ خوشکی بەڕێز ئەمانەتە ئەو هاوسەرە تۆ لە ماڵی ئەو لە دەرە بۆ بژێوی ئەو خێزانە سەرقاڵ و فرەجەمسەرە کاتێککە بۆ ماڵ دێتەوە دەیەوێ بەحەسێتەوە نەک دڵی بشێوێتەوە نەک بە ناشکوری و بێزاریت وەکو برین بکولێتەوە سەنگەر مەگرە لە هاوسەرت ململانەی لەگەڵ مەکە بیان و مەگرە جێچەڵ مەکە کە چاکەی زۆرە دەرهەق بە تۆ کە تووڕە بووی ماش و برنج تێکەڵ مەکە بیرت نەچێت تۆ هاوسەری تۆ دایکی جار بەجارێ وەکو چرا دوو کەڵمەکە بچۆرە ناو ماڵی دڵی هەر لەوێ بە ماڵبار مەکە چڕنووک لە دڵەکەی مەگرە دڵەکەی کۆڵەوار مەکە لوتکردن و بڕووبیان و هەرگیز ناشێ بۆ کەیبان و ئای کە جوانی فەرمووە هەروەها فەرموویەتی ماڵ ئەبێ دڵنیایی بێ پڕ لە ڕێز و تەبایی بێ دوور لە کێشە و دوو بڕیاری و جودایی بێ پیاو کە دەستکەوتێکی بەدەستهێنا ژنی عاقڵ و ژیر و دیندار پیرۆزبایی لێ دەکات پیاوەکەی لە خوێندنە هەیە چەند منداڵی هەیە الحەمدوللا دەستی کردوێتەوە بە خوێندن بڕوانامەی باڵا دێنێ ژنی ژیر و عاقڵ و دیندار کاتێک مێردەکەی سەرکەوتنی بەدەستهێنا و بڕوانامەیەکی باڵای هێنایەوە لە خوێندندا سەرکەوتوو بوو لە کار و کەسابەتدا سەرکەوتوو بوو لە سەفەرەکەیدا کاتێک جلێکی جوانی لەبەر کرد ناڵە بە کاری خۆی هەستاوە چ پەیوەندی بە منەوە هەیە پیرۆزبایی گەرمی لێ دەکا ئای مرد بەوە چەند دڵخۆش دەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوحمان بە قوربانی سەروەرمان بێ ئەو زاتە سەروەرە ئەو ڕوخسارە سپی و جوان و گەشاوەیە جلێکی ڕەشی لەبەر کرد کاتە جلە ڕەشەکەی لەبەر کرد قاتە ڕەشەکەی لەبەر کرد خاتو عایشەی خێزانی فەرمووی ما ئەحسەنەها عەلەیک تەشریب سیوادەها ببیاضیکە وبیاضیکە بسیوادیها ئای چەنە لێت جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەخوا پیرۆزت بێ بەڕاستی ڕەنگە ڕەشەکەی سپێتیەکەی تۆی هەڵمژیوە سپێتیەکەی تۆش ڕەنگە ڕەشەکەی ئەوی جوان کردووە جلەکانتی جوان کردووە یعنی ئەم جلە ڕەشە هەل لەم ڕوخسارە سپی و جوانەی تۆ دێ هەروەها ئەم جلە چەند ڕەشە بە بەرەکەتی دەموچاوی سپی تۆ بەڕاستی ئەویش سپی هەڵگەڕاوە و جوان هەڵگەڕاوە یەخوا پیرۆزت بێ ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند بەمە خۆشحاڵ بوو بێ پیاویش پێویستە ڕێزی ژن بگرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كان رسول الله صلی الله علیه وسلم رجلا سهلا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێکی ئاسان کار بوو شتی قرس نەدەکرد بڕووبیانووی نەبوو لە بەهانە نەبوو بەدووی وێڵ نەبوو بەدووی هەڵەیەکی ژنەکەیدا و سەرکۆنەی کا و لێپرسینەوەی توندی لەگەڵ بکە ژیانی زۆر بە سادەیی و بە ئاسانی لەگەڵ هاوسەرانی بەڕێ دەکرد پیاوێکی زۆر بێتەکلیف بوو لەگەڵ هاوسەرانیدا بە بڕووبیانوو نەبوو إذا هويت الشيء تابعها عليه لصحيح مسلم دا فرمودك هاتوا كاتي خالتو عائشة حزي لشتيق ويايا كمادام خيزاني بيغمبر صلى الله عليه وسلم أو حزي لبوايا هموش شريعي بو وهيتشي ناشرعي نبوا كاتي حزي لشتيق ويايا لرنجي قماشيق ويايا لكلوبلي شمالي أو سردما ببيتو أنا هبو يايا تابعها عليه بيغمبر صلى الله عليه وسلم بشوين آرزوكاني خاتو عائشة دكود
دەیفەرموو مادام تۆ حەزت لێیە با ئەوە بێ. چەند جوانە پیاویش کاتە دەچنە دوکانێکەوە قەنەفەیەک هەڵدەگری کەلوپەلێکی سادەی ماڵ هەڵدەگری ئەمە بۆ ژنە بەڕێزەکەم قەیچەکە بڵێ مادام تۆ ئەو ڕەنگەت حەز لێ تەنان دەگە تۆ بەدڵیشن نەبێ بڵێ وەڵڵی حەز دەکەم تۆ چیت پێخۆشە با بەدڵی تۆ بێ من ئەو ڕەنگەم پێ باشە تەنانەت مەژڵێت تۆ هەرچیت پێ باشە بڵێ با دەستنیشانی بکەین کەوتی پیاوەکە ئەمە جوانە بڵێ وەڵڵاهی ژنەکە تۆ زۆر بە سەلیقەی بە تعلیقەوە نا بە دەستخۆشی لێکردنەوە بڵێ وەڵڵاهی دەستەکانت خۆش بێ بەڕاستی تۆ زۆر لێ هاتووی لە هەڵبژاردننی ڕەنگەکاندا لە دانانی شتە جوانەکانی ناوماڵدا تەنانەت جاری وا هەیە ڕێگەی پێ بدەی کەوا قاتێک جلوبەرێک بەدڵی ئەو بکەیت ئەو ڕەنگە ڕەن بێت تۆ زۆر بەدڵن نەبێ بەڵام کاتی ئەو لە بازارە لە پیاوەکە حەزم لێ ئەو ڕەنگە یان ئەو شێوازی دوورینی جلوبەرگە بۆ شێوازەبی دووری تابعها عەلەیه تۆش بە شوێنی ئارەزووی ئەو بکەوە بڕۆ لەگەڵ یا بڵێ قەیچەکە وەڵڵا دەستت خۆش بێ بە ئاگات هێنامەوە وەڵڵی سەلیقەی تۆ لە من جوانتر بوو دوای ئەوەی کە دووریت و لەبەرت کرد بڵێ وڵای ئێستا ئەزانم ئافرەت کە بە قسەی تۆم کرد چەند قازانجم کرد ئەمانە بەڕێزان هەموو ژیانی ژن و مێردایەتی بەختەوەر دەکەن ئومێدەوارم خۆی پەروەردگار ژیانی هاوسەریمان بەختەوەرکە هاوسەرەکان هەموو بەڕێکەوە ئینشاءالله جەنابیشتان بینەرانی بەڕێز ئومێدی بەختەوەری بۆ هەموو لایەک دەخوازم داواکارم خوا بە ڕەحمی خۆی بەختەوەرمانکە ژیانی هاوسەریمان بکاتە بە هەشتێکی بچکۆلە یا ڕەبی خوا لە بە هەشتە کۆتاییەکەی قیامەتی شاخوا بە هەشت شادمانکەی بەیەکەوە ژن و مێردەکان بچینە بە هەشتەوە هەمومان خوایە لەم مزگەوتەدا بەیەکەوە کۆبووینەوە لەگەڵ ئەم بینەرانەدا زنجیرە باسی یاد دەبینین ئەو شتانە یاد بکەینەوە لە بە هەشتا یەکتری ببینینەوە بەخوای پەروەردگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته وذكر فإن الذكرى تنفع المؤمنين